بەڵێ پەرەسەندنی گرژەکانی لوبنان ڕۆژ بە ڕۆژ زیاترەکات و نیگەرانی وڵاتان بەگشتی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەروها ئەمریکا یەکێتی ئەوروپا ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات جەنگی نێوان ئیسرائیل و حەماس نەگنەوەستا و غەزا ئاگربەستی تێدا ڕووی نەدا بەڵکو ئێستا جەنگەکە پەرەسەندووە و ڕووی کردۆتە لوبنان. جا گفتوگۆی زیاتر لەگەڵ دکتۆر ڕامیز تەمبور شرۆڤەکاری سیاسی لە تەڕابلوسەوە ئەکەم. ئەم کاتتان باش دکتۆر ڕامیز، سپاس بۆ ئامادەبوونتان. بۆچی حیزبوڵای لوبنان چۆتە ناو شەڕێکەوە کە دەرچوونی تیانە؟ بەیانیتان باش، بەیانی بینەرانی کوردستان 24 باش. لە ڕاستیدا ئەو شەڕە بەسەر حیزبوڵادا سەپێنراوە. با ئێمە ئەوە لەبیر نەکەین کە شەڕی ئیسرائیل لەگەڵ لوبنان ماوەیەکی زۆرە بەردەوامە و ئەمە شەڕێک نییە کە لە یەک دوو ڕۆژێکدا هەڵ گیرسا بێت. ئێمە لە ماوەکانی پێشوودا خاکێکی زۆرمان لە ژێردەستی ئیسرائیلدا دەرهێناوە، بەڵام هێشتا بەشێک لە خاکی لوبنان لە ژێردەستی ئیسرائیلدایە. هەر لەبەر ئەوە ئێمە هەمیشە لە جەنگێکی کراوەدا بووین لەگەڵ ئیسرائیلیەکاندا، بەڵام بە دیاریکراوی لە دوای 7 ئۆکتۆبرەوە حیزبوڵڵا هەڵوێستێکی دیکەی بەرامبەر ئیسرائیل نیشاندا، ئەویش هەڵوێستی هاوکاریکردنی غەزە بوو لە ڕێگەی هێرشکردنە سەر ئیسرائیلەوە، لە ڕێگەی بۆردومانکردنی ئیسرائیلەوە. هەروەها حیزبوڵڵا هەوڵی داوە کە یارمەتی غەزە بدات. حیزبوڵڵا لایەنێک نییە کە شەڕەکەی هەڵگرساند بێت، بەڵکو ئەمە ئیسرائیلە کە شەڕەکەی هەڵگرساندووە. ئەوەیشی ئەمڕۆ دەیبینین کە بەڕاستی درڕندەی ئیسرائیلە کە بە شێوەیەکی هەڕەمەکی بۆردومانی خەڵکی سەفید دەکات، بۆردومانی ماڵ و منداڵ دەکات، کۆمەڵە کوشتنی زۆری ئەنجام داوە لە ڕیزەکانی حیزبوڵڵادا لە ڕێگەی درۆنەوە، لە ڕێگەی پەیجەرەوە یاخود لە ڕێگەی ئامێرەکانی دیکەوە. ئیسرائیل پەنای بۆ هەموو ڕێکارێکی نایاسایی بردووە بۆ سەرکوتکردن و تەصفیەکردنی سەرکردەکانی حیزبوڵڵا. هەموو ئەمانە نیشانی ئەوە دەدەن کە ئێمە لە شەڕێکدا بووین پێشتر، بەڵام ئێستا شەڕەکە فراوانتر بووە. شەڕەکە دەمێک گەورە و دەمێک بچووکە، بەڵام ئێستا زۆر گەورەیە. باشە دکتۆر، ئێمە ئێستا کاتێکی هەڵە نەبوو، تەوقیتێکی هەڵە نەبوو کە شەڕەکە فراوانتر بکرێتەوە. دروستە پێشتر ئەم شەڕە هەبوو، بەڵام ئێستا فراوانتر کراوە. ئێستا تەوقیتەکەی هەڵە نییە؟ با تێڕوانین لەوەی کە ئیسرائیل ئەو لایەنەیە کە شەڕی هەڵگرساندووە لە ڕێگەی بۆردومانکردنی لوبنانەوە، لە ڕێگەی ناردنی فڕۆکە جەنگیەکانی ئەو بۆ ناو خاکی لوبنان. ئەوە بۆ ئیسرائیل ڕەنگە کاتێکی گونجاو بێت، بەڵام بۆ لوبنان کاتێکی گونجاو نییە. ئیسرائیل ئەم کاتەی هەڵبژاردووە بۆ هەڵگرسانی شەڕ، بۆ ئەوەی فشار لە ئەمریکەکان بکات زیاتر یارماتی بدەن. ئێستا ئەمریکا ئامادەکاری بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی دەکات. ئەمریکا پێویستی بە دەنگی ئیسرائیلەکانە، پێویستی بە لۆبی ئیسرائیلەکانە، پێویستی بە هێزی میدیای ئیسرائیلەکانە، پێویستی بە پارەی ئیسرائیلەکانە. هەر لەبەرەوە ئیسرائیل ئەم کاتەی هەڵبژاردو و هێرشکاتە سەر لوبنان بۆ ئەوەی کە فشاری زیاتر لەسەر ئەمریکا دروست بکات و ئەمریکا وا لێ بکات چەکی زیاتری بۆ بنێرێت. و بێگومان ئەمریکیەکانیش بەڕوونی ئەوە نەشاردوتۆ ئەمریکەکان کە ئاسایشی ئیسرائیل واتە ئاسایشی ئەمریکا، و هەموو توانایەکی خۆشیان دەخەنە گەڕ بۆ پێشکەشکردنی هاوکاری سەربازی بە ئیسرائیل تا لەم جەنگەدا شکست نێنێت. ئەمریکا ئەو لایەنەیە کە ئیسرائیلی ڕاگرتووە، ئیسرائیل شەڕەکەی دەست پێ کردووە، ئەوانیش نایوەستێنن. ئیسرائیل هیچ خۆپارێزیەکی نییە، هەرچی لە دەستی بێت دەیکات بۆ ئەوەی کە سەرکوتی حیزبوڵڵا و چەکدارەکانی بکات، و حتا ئەو سەرکەوتنە بەدەست بێنێت کە خۆیان ناوێناوە سەرکەوتی استراتیژی، ئەویش داگیرکردنی خاکی زیاتی لوبنانە. باشە دکتۆر ڕامیز، چارەسەر چییە ئێستا بۆ لوبنانیەکان و گەلی لوبنان کە ئێستا لەم شەڕە سەپێنراوە دەژین و شەڕەکە بەسەریان سەپێنراوە؟ ئەوەی کە پێویستە بە لوبنانەوە کۆمەڵێک ڕاستی هەیە کە پێویستە ئێمە لە بەرچاوی بگرینێکە لەوانە بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیەکگرتوەکان 10/72، بەڵام ئەم بڕیارە جێبەجێ نەکراوە.
کە بڕیار بوونەتەوە یەکگرتووەکان سەرپەرشتی سنووری ئیسرائیل و لوبنان کات و ڕێگەنەدات ئاڵۆزیەکان سەر بکێشن بۆ شەڕی فراوان بەڵام بەداخەوە نەتەوە یەکگرتووەکان و ئەنجومەنی ئاسایشیش سەرکەوتوو نەبوون لە پابندبوون بە بڕیارەکانی خۆیان هەر بۆیە هەر ڕۆژێک ئیسرائیل کە هێرش دەکاتە سەر لوبنان لە ڕێگەی فڕۆکەوە بێت یاخود لە ڕێگەی درۆنەوە پێشێلکردنی بڕیاری نەتەوە یەکگرتووەکان ئیسرائیل نەک بە تەنها لوبنان ئەوما بیر نەچێت کە زوو بەزوو سووریاش بردومان دەکات یەمەنیش بردومان دەکات بەداخەوە نەتەوە یەکگرتووەکان سەرکەوتوو نەبووە لە سەقامگیرکردنی ئاشتی لە سنووری لوبنان و ئیسرائیل ئەگەر ئێمە پێویستمان بۆ بێت کە لەم شەڕەت دەربچین تاکە ڕێکار ئەوەیە فشار لە ئیسرائیل بکەین کە پابندی یاسانە دەوڵەتیەکان بێت پابندی ئەنجومەنی ئاسایش بێت پابندی داواکاریەکانی ئەنجومەنی ئاسایش بێت بەڕاستی ئەوەی کە لوبنان دەیکات یاخود بەرەی مقاومەی لوبنان دەیکات هەروەکو مقاومەی غەزە دەیکات بەرگریکردنە لە خۆ واتە هێرش نییە بەڵکو تەنها بەرگریکردنە ئیسرائیل ئەو لایەنێک کە دەستدرێژی دەکات. باشە دکتۆر ڕامبیز جەنابێت ئاماژەت بۆ کرد کە ئێستا ئیسرائیل دەیەوێت کە ئەمریکا زیاتر یارمەتی بدات هەر بۆیە ئەم هێرشەی کردووە یاخود ئەم جەنگەی لەگەڵ لوبنانیش هەڵگیرسانوە پێت وایە ئیسرائیل ئەم جەنگە پەلکێشی ناو عێراقیش بکات؟ من بڕوام وایە کە ئیسرائیل ناتوانێت ئەو شەڕەوە زیاتر فراوان بکات چونکە پێشتر تەنها جەبهەی غەزەی لە بەردەمدا بوو هەموو فشاری خست بووە سەر غەزە بەڵام ئەمڕۆ بەرەیەکی دیکەی بەرەو ڕووداکراوەتەوە ئەویش بەرەی لوبنانە بەداخەوە یاخۆت ئەو هێرشەی دەکرێت سەر لوبنان زۆر دڕندانەیە ئیسرائیل ئێستا ناتوانێت شەڕێکی دیکە هەڵبگرسێنێت بێتوانایە توانای سەربازی کەمە توانای مرۆیشی کەمە سەربازیشی کەمە ناتوانێت هەم لە غەزە و هەم لە لوبنان و دیسان بێت لە عێراقیش بەرەیەکی دیکە شەڕ بکاتەوە ئەوەی کە گوتم ڕەنگە بردومانی ناو بەناو هەبێت بۆ سەر پێگەی گروپە چەکدارەکان بەڵام ئیسرائیل بێوێت ئۆپراسیۆنی وشکانی بکات ناتوانێت چونکە سەربازی بەدەستەوە نییە ئەمریکاش لەلایەکی دیکەوە لەم هەڵوێستە ئیسرائیل تێدەگات ئەمریکا تێدەگات کە ئیسرائیل ناتوانێت هێرشی وشکانی بکاتە سەر لوبنان لەبەر ئەوە کار دەکات بۆ ئەوەی جۆرێک لە ئاگربەست بێنێتە کایەوە لایەکی ئیسرائیل بەرەوڕووی ئاشتی بێتەوە واتە ئیسرائیل لە دوو لاوە خەریکی شەڕ نبێت هەم لە غەزە و هەم لە حیزبوڵای شەوە چونکە ئەمریکا باش دەزانێت ئەگەر ئیسرائیل درێژە بەم شەڕە بدات دەبێتە خوێنبەربوونێکی سەربازی بۆی چونکە ناچار دەبێت سەرباز ڕەوانەی هەردوو لاو بکات پێویستی بە چەکی زیاترە پێویستی بە تەکنۆلۆژیای زیاترە بەڵام ئەمەش واتە چی واتە ئەوەی کە ئیسرائیل بە هیچ شێوەیەک توانای نییە هێرشی وشکانی بکاتە سەر لوبنان ئەمریکا لە دوێنێەوە گوشارێکی زۆری خستۆتە سەر ئیسرائیل بۆ ئەوەی هێرشەکانی بۆ سەر لوبنان ڕابگرێت بەڵام بێگومان ئەمە کاتی پێدەچێت ئیسرائیلیش مەرجی خۆی هەیە بۆ ڕاگررتنی هێرشەکانی بۆ سەر لوبنان ئیسرائیل دەڵێت ئێمە ناتوانین ئاشتی ڕابگەێنین چونکە حیزبوڵات دەستدرێژیمان دەکاتە سەر باش بەڵێ ئێمە سپاس دەکەین دکتۆر ڕامبیز تەنبور شۆڤەکاری سیاسی لە ترابلوسەوە تایبەت بە پەرەسەندنی گورژەکانی لوبنان میوانی کوردستان 24 بووی سپاس.